دۆستان ئازیزان خۆشحاڵم جارێکیکە لە سەکۆکەی خۆتان لە فلیمسازانەوە بە یەک شا دەبینەوە. ئەم جارە لەسەر تەوەرێک پێش هەموو شتێک ئیتروە لەم کاتەیە ئێمە نزیکین لە یادی ئەو کارە ساتە گەورەی کە بەسەر میلەتەکەمان هاتووە. خۆشحاڵم هەر یەکەمان لە جێی خۆیەوە سڵاوێکی دروت بۆ گیانی هەموو ئەو شەهیدانە بنێرین، شەهیدانی ئەنفال و قوربانیانیان ڕوحیان ئاسوودە بێت و ئەوانەشی کە لە دوای ئەنفال بەجێماون سەبووری بۆ هەموو کەسوکاریان. ئازیزان، تەوەری ئەم ڕۆمان بابەتێکە لەسەر جینۆساید. ئەلبەتە لە مێژووی ئێمە میلەتی کوردە لە دێر زەمانەوە کۆمەڵێک جینۆسایدی زۆر گەورە بەسەرمانە هاتووە. ئەم جینۆسایدانە هەر هەمویان بەو مەبەستە بووە بۆ سڕینەوەی نەتەوەیەک. جاران ئیمپراتۆرێتەکان وا بووە، هەر ئیمپراتۆرێتێک کە هێزی بەدەست بووە مەرج نەبووە زۆری نەبێت، لەوەیە کەمینەیەک بووێتە و کەمینەیە ئیتر بە کۆمەڵێ کودەتا و لە ڕێی هەنێ بڕیاری سەربازی لە جێیەکەوە بڕیارەکانیان ئیستغلال کردووە و دەسەڵاتیان گرتوۆتە دەست و ئیتر ئیمپەراتۆرەکان دروست بووە. وەکو ئیمپراتۆرەتەکان دروست بوو چوونەتە هەر ناوچێک هەر جێگەیەک جاران وا بۆ ویستویانە ئەو جێ هەموو شتێکی بسڕنەوە، هەموو شتێکی لە ناو بەرن خۆیان زاڵکەن. بۆ نمونە ئێستەیە ماڵین ئاشووریەکان. بەڵێ ئاشووریەکان ئیمپراتۆریەتێک بووە، بەڵام ئەی ئاشووریەکان ئەگەر ئەو ئاسووریانن، ئەگەر ئەو کلدانیانن، بۆ ئێستاکە ئەوان زۆرینە نین. ئێمەی کورد لەم ناوچەیە لە ناوچەی میزۆپۆتامیا تا ئێستا زۆرینەین. ئەلبەتە ئەوانە و کەمینەیە بوونە کە دەسەڵاتیان هەبووە، وەکو چۆن کاتی خۆی حزبی بەعس کەمینەیەک بوو دەسەڵاتی هەبووە، بەڵام لەم ناوچەیە کورد زۆری نەبووە. وەکو چۆن ئێستا تورک لە ناوچەی کوردستانی باکوورە ئەوان کەمینن، یعنی بەسە و کەسانن کە جەندرمەکانن کە دەسەڵاتیان بەدەسە، وەکتری ئەوان زۆرینە نین. ئەوجا ئاشووریەکانی شووا بۆ بۆیە ناتوانین بڵێن ئاشووریەکان زۆری نەبوونە. ئاشوورینەکان کەمینە بوونە، کەمینە دەسەڵاتیانە بۆ، بەڵام میلەتی کورد زۆری نەبووە. اینجا ئەو ئیمپراتۆرێتانە بۆ ئەوەی خۆیان ببن بە زۆرینە ئەو میلەتانی ناوچەکانیان جینۆساید کردووە، لە ناو بردووە، تەنانەت هەوڵیان داوە هەموو کەرەسەیەک کە بواری شوناسی پێوە بێ بیسڕنەوە، لە ناوی بەرن. ئیتر گەلێ جار زۆر شتی دراسی کە هەیە تەنانەت لەسەر قەڵاکان، ئەو قەڵانەی کە دروست کراوەڵیان قەڵاکان هەنێ بۆ چوونە ئەڵێ ئەو شارستانیەتە کە ڕوخێنراوە ڕوخانیان و هاتوونە لەسەری شارستانیەتی چکیان دروست کردووە. دوای ئیمپراتۆرێکی کە شاتووە بە هەمان شێوە. بۆ ئەگەر قەڵایەک بڵێن ئاها قەوسە تۆ ئاوا بیبڕیتەوە ڕاستت کردەوە، لێرە چینەکان دەرەکەوێت، لەم چینانە شارستانیەتەکان دەرەکەوێ و مێژوەکان کۆنە بێتەوە، هەتا بچێتە خواردتر مێژۆکە کۆنترە بێتەوە. ئەمە بەچی کراوە؟ ئەو قەڵایە ئەنجامی جینۆسایدە. اینجا تاکو ئێستاکەش ئێمەی میلەتی کورد جینۆساید دەکرین. یەکێک لە جینۆسایدە گەورەکانمان ئەوانەیەم چەند ساڵانە بوو لە 2014ەوەی برایە زیدیەکانمان کە کوردن، ئەوان کوردی ڕەسەنترن لە ئێمە. ئەوان تا ئێستا مێژووی کورد لە سروتە ئاینەکانیانە تا ئێستا بۆ ئێمە ماوەتەوە، لە لای ئەوان لە لاوکەکانی لای ئەوانە تا ئێستا ماوەتەوە ئەو مێژووە پاکەی کە ڕاستیە نەکەی سەرزمانی دژمنانمان. ئەمە ئەوە جینۆسایدە. ئەی جینۆسایدێکیکە کە ئێستا تا ئێستا بەسەر هەمومانەوە هەیە. ئەمانە حەزەکەم من بابەتانە لەگەڵ هاوڕێ ئازیزم دەرهێنەر و فلیمساز کاکەریمۆک کە ئەمڕۆ مامۆستا کە ئەمڕۆ لەگەڵمانایە لەم بەرنامەیە پێکەوە گەنگەشەی ئەو تەوارانە و ئەو چەمکانە بکەین. کاکەریمۆک جان یاخوا بەخێر بێی باندیەمان. زۆر سپاس کاکسەرکەوت گیان، زۆر سپاس بۆ ئەو بینەرانەی کە ئەم شەو ڕاستەوخۆ لەگەڵمان ئەبن لایڤەکە ئەبینن.
چاویان ماچەکەم وەسپاسی ئەوانەشەکەم کە دوای ئەوەی لایڤەکە ڕیکۆرد دەکرێ و جارێک کە سەیریەکەن دەمەوێت یە قسە بکەم لەسەر فیلم سازان من کە ئەمە لەلایڤە بۆیە ئەمەوێ باسی بکەم بەڕاستی ئەو پرۆژێ ئێوە دەستان داوەتەیە کاک سەرکەوت گیان پرۆژەیە کە جێگەی دەستخۆشیە کارێکە تا بڵێ گرینگە ئەین لە ماوەی ڕابردوو ئێوە پرۆژەیەکی زۆر باشتان ئەنجام داوە کە تا ئێستاش بەردەوام من جێگەی دەستخۆشیە هیوادارم کەم شەو بتوانین لێرەوە و لە ڕێگای ئێوە قسێ بکەین ببێتە مای سوود بۆ هەموو لایەک بەو هیوایە کاک کەریمۆگیان با ئێمە پێت باشە لە پێناسەی جینۆسایدەوە دەست پێ بکەینیان ئێمە یەکسەر فیلم و جینۆساید بەیەکەوە گرێدەین چونکە تۆ خۆتە زانی بەس جینۆساید کەسانی پسپۆری تایبەتی خۆیەوێ ئەوە جیاوازە ئیتر نازانم لە گەڕانەکەی لێڤەگەڕینەکەی بەڕێستانە چۆن بووە سپاس دەکەم وەڵا ڕاستیەکەی من دوای ئەوەی کە ماستەرم بەدەستێنە و ماستەرنامەکەم نووسی کۆمەڵێک ناوەند داوایان لێکردم کە سیمینار و کۆڕ بژێرم لەسەر جینۆساید و سینەما لە پانێڵێک لە زانکۆی کۆی بەشداریمان کرد ماوەکەی کەم بوو بەڵام لە یەکێتی نووسەرانی کوردلقی هەولێر لەوێش کۆڕێکی باشمان پێشکەش کرد لەوێک لەیەکم لێکرا کە گوتیان تۆ ماوەیەکی زۆرت بۆ جینۆساید تەرخان کرد بوو لە ڕاستیدا من پێم وا بوو کاتێک قسە لەسەر سینەما جینۆساید دەکەین لە هەر شوێنێک ئەبێ قسەیەکی جدی لەسەر جینۆساید بکەین اینجا بینە سەر کارە جدیەکەی خۆمان سینەمایە جینۆساید یعنی وەکو تاوان وەکو ئەڵێن وەکو تاوانێکی کۆنە بەڵام وەکو چەمک تازەیە لە ڕاستیدا وەکو جەنابیشت ئاماژت پێدا هەموو قۆناغەکانی مرۆڤایەتی تا دەگات بە ئێستا جینۆساید تێدا ئەنجام دراوە یعنی جینۆساید پێ بە پێ لەگەڵ قۆناغەکانی بەرەو پێشبردنی مرۆڤایەتی بە ئێستاشەوە هەڵکشا و هاتووە هەڵبەتە لێرە ناتوانین ئاماژە بە ئەو بدەین بەڵام ئەوەی کە وەکو چەمک وەکوی کە فۆرمۆڵە بوو دواتر وەکۆی کە چوارچێوەیەکی بۆ خۆی وەگرت ئەوە بوو کە ڕفال لیمینکین کە پێناسەیەکی بۆ جینۆساید داڕێژتۆ دەڵێ هەموو کارێکی ڕێکخرا و بە پلان بۆ داڕێژرا و بە مەبەستی لە ناوبردننی گروپێک لە ئاین لە نەتەوە لە ڕەگەز ئەمانە جینۆسایدن وە دواتر ئەم چەمکە ینی گەشەی پێدرا هەروە نەمایەوە ڕێکخراوینەتەوە یەکگرتوەکانیش کە لە 1940 دا باشتر فۆرمۆڵی کرد هەڵبەتە ئەمە لە سوودێکی زۆری لە بیر و تێزەکانی ڕفال لیمینکین کرد ڕفال لیمینکین ئەو پیاوەی کە ئەو یاساناسی کە 49 کەسی لە خانەوادەکەی بەر شاڵاوی جینۆسایدی هۆلۆکۆست کەوت بوو بۆیە زۆربەی خاڵەکانی لێک داوتەوە ئەمە بوو بە بنەمایەک ڕێکخراوینەتەوە یەکگرتوەکان کە باشتر فۆرمۆڵەی بکاتن و لە بەندێکدا دەڵێتن جینۆساید بە زۆری و کەمی ژمارەی کوژراو نییە یعنی تەنانەت دەکرێت کەسیشی تێدا نەکوژرێت و جینۆسایدە البەتە 5 قۆناغ بۆ جینۆساید دەخاتە ڕوو کە هەر 5 قۆناغیان جینۆسایدەکانی کوردستان لەخۆ دەکرێت یا باوشێویشت بڵێن ئەو جینۆسایدانی کە لە کوردستاندا ڕویان داوە ئەتوانین لەنێو هەر 5 قۆناغی جینۆساید کە باسی لێوە دەکات قۆناغەکانیش بە خێرایی ئەگەر باسییان بکەین کوشتنی ڕاستە و خۆ یان ناڕاستە و خۆی گروپێک کۆمەڵێک لە خەڵک لە نەتەوە لە نەژات لە ئاینێکی دیاری کراو ئەمانە کە ڕاستەخۆ ناڕاستەخۆ چ لە ڕێگای لە سێدارەدانیا لە ڕێگای کیمیاوی یا لە ڕێگای زیندە بە چاڵکردن بێت ئەگرێتەوە کە خۆمان دەزانین لەنێو قۆناغەکانی ئەنفالدا کە بە 8 قۆناغ ناوزەت کراوە ئەمە بە جوانی ڕوونەکە زیندە بە چاڵکردن با بڵێین ماهیەتی ئەم جینۆسایدە بووە هەروەها ینی ڕێگای تر زۆرن وەکو ڕێگەگرتن لە زۆربوونی مرۆڤ ئەمە شێوازێکە لەو شێوازانێک کە ناریت گروپێک لە نەژات لە نەتەوە لە ڕەگەزێک زۆر ببێت ینی ئەوە بینیمان کە لە جینۆسایدی بارزانەکان ساڵی 83
کە هەموو بارزانەکانیان کۆ کردەوە لە ئۆردگای قوشتەپە، پیاوەکانیان جیا کردەوە، ئەوانەی لە تەمەنی 10 ساڵ بۆ 90 ساڵ بوون، بردنیان و زیندە بە چاڵیان کردن. ئەمە بۆ هۆکاری دەبێتە هۆکارێک بۆی کە تۆ ڕێگەلەوە بگری کە ئەم گروپیان ئەم کۆمەڵە خەڵکە زیاد نەکات. و جینۆسایدی کللتوریمان هەیە، ئەمە زۆر بەڕوونی لە کوردستان دیسان پیادەکراوە لەلایەن ڕژێمی بەسەوە. جینۆسایدی ئابووریمان هەیە، ئەمەش کە بەباشی دیارە کە ناوبردننی سەرچاوەکانی بژێوی ژیانی خەڵک لە کوردستان و ناوبردننی گوندەکان و هەموو سەرچاوە دەراماتەکانی ئەم خەڵکیان ناوبرد، ئەمەش ڕوونە. و جینۆسایدی شترمان هەیە، ئەوەی کە مناڵەکان کۆ دەکەیتەوە لە کۆمەلگایەکەوەیان گوازیتەوە بۆ کۆمەلگایەکی تر، بۆ ئەوەی کەوا شوناسی ئەو کۆمەلگای کە لێ هاتوون ون بکەن. ئەم شێوازی جینۆسایدە لە جینۆسایدی ئەزیدەکان زۆر ڕوون و ئاشکرا دیارە. وەختێک کە داعش ئێزیدیەکانی هەموو ئەوەی کە کوژرا، ئەوەی تر کە دەست بەسەر و کردو گواستنیەوە بۆ مووسڵ، لەوێ مناڵەکانی جاکردنەوە، مناڵەکانی برد بۆ فێرگەکانی سەربازی بۆ ئەوەی کە فێری توندوتیژی و ڕاهێنان لەسەر چەکەکان بکات. ئەم مناڵانە وایان لێ هات کە بەباشی دوورکەوتنەوە لەو کۆمەلگای ئەزیدی، یعنی ببوون بە کارکتەرێکی تیرۆریست، کارکتەرێکی بێ هەست و خۆست، کارکتەرێکی بێ دڵڕق و توندوتیژ ئامادەکراو بۆ ئەوەی کە کاری توندوتیژی ئەنجام بدات. ئێمە لە کوردستان کۆمەڵک جینۆسایدمان هەیە بەپێی ئەوەی کە ژمارەیەکی زۆر لە هاوڕێ و برادەران کە لە بواری جینۆساید کار دەکەن کە من لێرەوە سوپاسیان ئەەکەم، چونکە ئەرچی منیان زۆر زۆر ئاسان کرد لە بەدواداچوون و توێژینەوە لەسەر جینۆساید. ئەم هاوڕێیانە چ بە نووسین، چ بە لێکۆڵینەوە و چ بە وەرجێڕان، ینی ژمارەیەکی زۆر کتێبمان لە بەردەسە، چ لەسەر جینۆسایدەکانی کوردستان، چ لەسەر جینۆسایدی جیهانی. ئەمانە من دەستیان خۆش بێت، ئەمە جێگایەکی زۆر گرنگە مرۆڤ کە دەیەوێت توێژینەوە لەسەر جینۆساید بکات، ئەم سەرچاوە گرنگانەی لەبەر دەستدان. ئێمە لە کوردستان کۆمەڵێک جینۆساید هەن کە دواتر دێمە سەریان کە چۆن فیلمی کوردی کاری لەسەر کردوون. جان خاڵێکی کە هەبوو حەزم کرد من وەکو ڕوونکردنەوەیەک نەوەکو بیری چوو بێت، مەسەلەی ڕاگواستن. ڕاگواستنە شوێکێکە لە جینۆساید چووکە بۆ تۆ نەتەوەیەک لە ناوە بیت. ئەم ڕاگواستنە با بڵێن لە یەکێتی سۆڤێت کاتێک کە کوردستانی سوور لەسەر دەستی لیمین ڕێگەی پێدرا و دامەزرا، بەڵام دواتر ستالین لەبەر هەنێ بەرژەوەندی و هەنێ تووڕەبوون و ڕقی زۆر بێمانە کەوتە ئەوەی کوردستانی سوور هەموو خەڵکەکەی بە هەزارەها بە قیتار ڕاگواستەوە بۆ ناوچە ساردەکان، بۆ ناوچەکانی تری یەکێتی سۆڤێتی ئەوسا کە زۆریان هەر لە ناو ئەو قیتارە خۆ ئەو قیتارانێ و کاتە هیچ هینێکی گەرمی و هینیتیان نەبووە، خەڵکە ڕق بووەتەوە لە ناو فارگۆنێکی ساردی ئیتر پەنجەرە شکاوەیان کراوەیە، زۆریان لە ناو چوون. اینجاش کە بردیانیان بۆ جێگەکانی تر، بۆ دوورە دەستەکانی تر، لەوێ لە ناو میلەتانی ترا توانەوە. ئەمەمەیەکێکە لەو بنەمایانە ڕاگواستن. جا ڕاگواستن کاتی خۆی سەدامیش کردی لە 86وانە دیەکانی ڕاگوێز کرد، ئەوە شەریەکێک بوو لەو بنەمایانە. و ئێستاکەش لەم کاتەیە کە بە لێشا و ئەو گەنجانی ئێمە کە وڵات بەجێ ئێڵە نەچن بۆ وڵاتەکانی تر، ئەمە ئەوە نییە. ئێستا مەسەلەن من تا ئێستا بە کوردی قساکەم، بەڵام من مناڵم نییە، بەڵام زۆر لەو برادرانی تر کە مناڵیانەیە، مناڵەکەی ئێستا زمانی وڵاتە قساکە. ئەگەر وانە بێت دوای نەوەیەکی کە وای لێ دێ و مناڵانی ئیتر هەر نازانن کوردیشن، کەواتە ئەمە شێکێکە لە هەنگاوەکانی جینۆساید. بەڵێ با نامێت کاسەکەوت خۆی وتم چەند کردەیەک بە چەند خۆناغێک جینۆساید ئەنجامەدرێت. مەسەلەن یەک لە خۆناغەکان ئەوەیە کە گواستنەوەی یان دەست بەسەرکردنی کۆمەڵە خەڵکێک، یعنی ئەمە چ لە جینۆسایدی جووەکان هۆلۆکۆست، ینی کە هەموو جوەکانیان کۆ کردەوە لە کەمپی ئاوشڤیتس
دواتریش بە پلان و بەرنمەیەک ئەمانە لە خەریکی ناوبردنیان بوون بە هەمان شت یعنی پرۆسەی ڕاگواستن لە ئەمفالدا پرۆسەیەکی زۆر دیارە پرۆسەی کۆکردنەوەی وەکوتم بارزانەکان بۆ ئۆردگای قوشتەپا ئەمە هەموو بە ڕاگواستن کراوە ڕاگواستن تۆ لە زێدی خۆیان کۆمەڵک خەڵکانێک هەڵدەکەنی بۆ شوێنێک لەوێشەوە بە پێی پلانێکی تۆکمە و ڕێکخرا و هەوڵی ناوبردنیان دەدەی بەڵێ ڕاگواستنیش دەچێتەوە ناو ئەم پرۆسەیە کە پێی دەگوترێت جینۆساید. بەڵێ وەکو باس کرد تەمان کۆمەڵە کەسانێکی ئازیزمان ئیشان لەسەر چەمکانە کردووە و بە تایبەت هەر هەنێ لە برادەرەکانمان لەوانە کا کۆمەر محەممەد ئیشی لەسەر پرۆسەی با بڵێن ساختکردنەوەی قوربانیان و ناساندنی شوناسی جینۆسایدی ئەنفال ئیشی تایبەتی بۆ کردووە ئەلبەتە کۆمەڵی هاوڕێ کەشی لەگەڵای خۆی بەتەنانە بەس من بەبەستم ینی ئەو گروپەش لە ئەنفالستانە ئیشیان کردووە ئەوە ژێی دەستخۆشی و برادرانی تریشیشیان کردووە لەسەر چەمکەکانی تر. کاک کەریمۆجان ئێمە بابێنە سەر شتێکی کەم طبعاً بە درێژایی مێژووی ئێمەی کورد ئەم جینۆسایدانە بووە چۆن بتوانین چەمچێک ڕووداوێک چیرۆکێک لێرەوە هەڵبژێرین ئاوێتەیکەین بە کارە هونەریەکانمان بە فیلم. پێش ئەوە من بەڕاستی لە ناوبردننی هاوڕێکانم ئەترسێم چکە ئەترسم خەڵکم لەبیر بچێت ئەجینە کا کۆمەر و دەیان هاوڕێترمان لە بواری جینۆساید کار دەکەن دەیان هاوڕێترمان لە یەکێتی نووسەرانی جینۆساید کار دەکەن کە من سوودێکی زۆرم لێبینین لەسەر چاوە بۆ نووسینی ماسەر نامەکەم سوپاسیانەکەم ناوهێنان وام لێکا دوای کۆمەڵک برادرم لەبیر بچێتەوە بۆیە ناو ناهێنم ئەوان کارەکەیان بۆ ئێمە ئاسان کرد. بەڵێ منش داوای لێبردن دەکەم ئەگەر بەس ناوی کا کۆمەر من بەڕاستی بەر لەوەی وەڵامی پرسیارە بدەمەوە حەزەکەم قسەی لەسەر ئەوە بکەم پرسیارێک بکەین لە هەردووکمان ئایا فیلمی کوردی ئەوەنەما هەیە ئەوەنە فیلمی کوردی هەیە ئەوەنە کارکراوە لەسەر جینۆسایدەکان کە ئێستا ئێمە بتوانین لێرە سیمنارێک لەسەرەوە ژێڕین کە بڵێن ڕنگدانەوەی جینۆساید لە فیلمی کوردی یان تێڕوانینی دەرهێنەری کورد بۆ جینۆساید یعنی چکە من لە هەندێک کۆمنت و لە هەندێک شوێندا بەر ئەو قسەیە کەوتوم ینی کە ئێمە کوا فیلمی کوردی لەسەر جینۆساید لە ڕاستیدا من ئەو ماوەیە کە خەریکی توێژینەوە بووم لەسەر بۆ ماستەرەکەم و دوای ماستەرەکە شەرخەریکم پرۆسەیەکی دوور و درێژە ژمارەی لەگەمەدەی لێ بۆ چوونی کورد بە بۆ چوونێکی کورد وەڵامی ئەم پرسیارە دەمەوە بۆ من بەس ئەمەوێ پێت بڵێم کە ژمارەیەکی فیلمی کوردی بە شێوێکی گشتی لە ناو دۆخی جەنگ و ستەمکاری و کارسات و ئەمانە دەخولێتەوە ینی بە شێوێکی گشتی ئەوەی کە ئەو فیلمانێک کە بەرهەم هاتوون لە باشوور بەڵام لە ناویدا ینی ژمارەیەک چکۆ مەسەلەی تاوانەکانی جەنگ و جینۆساید دوو چەمچی زۆر جیدا نابێت ئێمە تێکەڵیان بکەین جینۆساید وەکو ئەوەی کە پێناسە کراوە وەکو ئەوەی کە لە ئاستی نێودەوڵەتی وەکو چەمک و وەکو هەموو لایەنەکانی لێک دراوەتەوە ئێمە 25 بۆ 30 فیلمی درێژی کوردیمان هەیە کە لەسەر جینۆسایدەکانی کوردستان لەسەر ئەنفال قۆناغەکانی ئەنفال لەسەر جینۆسایدی ئەزیدیەکان جینۆسایدی بارزانیەکان جینۆسایدی فەیلیەکان جینۆسایدی قەڵادزێ هەموو ئەو جینۆسایدانە کە من لە ناو ماسەرنامەکەم 6 جینۆسایدم دەستنیشان کردو ئیشم مەسەکردون فیلمی کوردی بابەتەکانی هەموو ئەم مژارانەی گرتوێتە خۆ کە زۆرترین فیلم لەسەر جینۆسایدی هەڵەبجە و جینۆسایدی ئەنفال ئیشکراوە ئەم فیلمانە بە شێوەیەکی گشتی هەن ینی 25 بۆ من بەردەوامیشم لە توێژینەوە لە ناوچەکان هەمووی هی باشووری کوردستانیشن کوردستانی گەورە نییە هی پارچەکانی تری کوردستانیە و فیلمانە و ئەم فیلمانە تێیدا ئاستێکی زۆر بەرزی هەیە لە تێگەیشتن و کارکردن لەسەر ئەنفال یان لەسەر جینۆساید بەگشتی هەشە بە شێوەیە شتر کاری کردووە کە من لەناو ماسەرنامەکە بە دوو ئاراستە ناوم بردوون ئاراستەیە کە ئەوەیە کە لەگەڵ سۆزدا پەیوەندیان گرتووە و دەرهێنەرانە ویستیویانە گەمارەی سۆزی بینەر بدەن سۆزی بینەر بخەنە ژێر شێفی خۆیانەوە
و ئەمەش بە نیشاندانی وێنەی قوربانی وەکو خۆی بەبێ تێگەیشتن و دیدگا و تێڕوانینێکی تر. بەڵام جۆرێکی تر لە کارکردنی دەرهێنەرانی کورد لەسەر جینۆساید کاریان کردۆیش ئەوەیەکە بە شێوازێک کە ویستیانە وێنەی قوربانی نیشان بدەن، بەڵام وایان کردووە کە بینەرەکانی ئەمان بینەری بیرکردنەوە بن، بپرسن بۆ هەڵبەتە بۆ سەرەتایەکە بۆ دامەزراندنی پرسیار، وە کاتێک کە پرسیار لە نێوان فیلم و بینەر دروست دەبێت ئەو کاتە بەرئەنجامێکی زۆر باشی لێەکەوێتەوە، چونکە دیالۆگ لە نێوان فیلم و بینەردا دروست نابێت تۆ داوای بەزەیی لێ بکەیت، یان لایەنێک هەیە کە شایستەی بەزەین و لایەنێکی هەیە کە بەزەیی دەبەخشێت لە نێوان ئەم دوو گروپە، لە نێوان ئەم فیلمانە کە بەم ئاراستە کارەکەن و بینەرەکانیش بەم ئەم جۆرە فیلمانە ئەبینی، هیچ جۆرە دیالۆژێک دروست نابێت. دیالۆگ لەگەر فیلمێکدا دروست دەبێت کە ئاستێکی ئاقلانی تێڕوانین و دیدگایەکی گرنگی هەبێ بۆ جۆری جینۆسایدەکە و بینەرەکانی کە لە هەموو دنیا نە کوردستان هەر بینەر لە هەر ئاستێکی بیرکردنەوە و نەتەوە نەژادێکدا بێ بیخاتە ژێر پرسیارەوە و پرسیاری لا دروست بێت، نەک سۆزی بوروژێ و لە ڕووی سۆزەوە بە فیلمەکە گرێ بدرێتەوە. جاون بەم دوو شێوە ئەوم کردووە، هەردووشیش نمونەمان زۆرە، ینی من لە مەرحەڵە بجە فیلمی 16 کە یەکێکە لەو فیلمانە فیلمێکی زۆر نایەبە، ینی جێڕانەوەیەکی زۆر ناڕیزبەندی ئەنتی کرۆنۆلۆژی هەیە و زۆر بە شێوەیەکی جوان لە ڕێگای مافیاگەری و چیرۆکێکی زۆر تایبەتەوە تراژدیای هەڵەبجە جینۆسایدی هەڵەبجە ئەژێڕێتەوە کە تۆ بە تەواوەتی بینەرەکەت چ کورد بێت چ بینەرێکی بیانی بێت ئەی خاتە ناو خۆیەوە و لەگەڵ خۆیدا ئێکان گیری ئەکات. هەروەها تۆ بەسەرم فیلمی 1970 کاکتەها یادی بەخێر، یعنی ئەم فیلمە بەڕاستی ئاستێکی زۆر بەرزی هەیە لە تێگەیشتن بۆ جینۆساید و کارکردنێکی زۆر و شیارانە زۆر عاقلانەی هەیە و توانیوێتی گوتارێکی زۆر جوان نمایش کات لەگەڵ دەرەوەی خۆی لەگەڵ ئەوانەی کە سەرچاوەی ئەم جینۆسایدن. یعنی باسی ئەم فیلمەم زۆر کردووە لە کۆڕەکانی تر، لێرە نازانم واردەبێ باسی کەمەوە فیلمێکە یعنی هێنانە پێشەوەی دەستبردن بۆ جەلات بۆ ئاشتی لێبوردەیی لەلایەن قوربانیەوە بۆ ناوەندێک کە جینۆساید هێدا ئەنجام درراوە. یعنی ئەوە یعنی بەڕاستی کارێک و پرۆسەیەکی زۆر گرنگە بەڕاستی، یعنی مەسەلەن چەمچی لێبوردەیی لە ڕۆژهەڵات و لەو وڵات و لەو ناوچەیە کە ئێمە تێیدا دەژین چەمچێکە ڕەنگە زیاتر لە چوارچێوەی وشە و قسەدا بێت لەوەی کە لە چوارچێوەی ڕەفتار و گفتار و پراکتیکدا بێت و ئەو لێەوە وەکو قوربانیە ئەو داوای لێبوردن دەکات بۆ ئەوی کە دیالۆگ دروست بێت لە نێوان ئەو هینە وەکو ئەوەی کە ڕامین جیهان بیگڵوو کە دەڵێ لێبوردەیی ئەخلاقی قوربانیەکانە. من پێم وایە 1970 و لەسەر ئەو چەمکە دروست بووە، لەسەر ئەو چەمکە کە فعلا ئەخلاقیەکان قوربانیەکان خاوەن ئەخلاقێکی گەورەی لێبوردەین، چکە ئەوان ستەم زەدەن، چکە ئەوان ستەم لێکراون، ئەوان باشتر لە پەیامی ئاشتی و لە پێکەوە ژیان زیاتر تێدەگەن. جا هەڵبەتە فیلمی تریشتمان زۆر هەیە کە لە ئاستێکی زۆر لۆکاڵ و بیرکردنەوەیکی زۆر تەسک و چوارچێوەیەکی کاری کردووە لەسەر جینۆسایدەکانی کوردستان کە ئەمانە بەڕاستی من قەت ناڵێن زیانیان نەگەیاندووەم و هیچ کاتێک پێم وانییە، بەڵام فیلمێک کە نەچێتە پێشەوە و نەگات بە ناوەندەکانی دەرەوە و بینەر نەتوانێ بیبینێ و حەز نەکا بیبینێ، ئەم فیلمە سوودی بە پرۆسەی و بە تراژیدیەکانی کورد نەگەیاندووە. زیانگەیاندن نا، زیانگەیاندن فیلم ساز چیەکە؟ فیلمێ دروست دەکات کە جوان دروست نەبووە، پێم وایە ڕاستە بە زیانە بۆ کۆی گشتی پرۆسەی فیلم سازی لە کوردستان، بەڵام تاوانی ئەنجام نەداوە، دەکرێت کەسێکیکە بێ باشتر بکات. هەر وەکو هەمیشە یانی ئەم پرۆسەیەش بەردەوامە. تۆ پرسیارێکت کرد وتت فیلمی کوردیمان هەیە جینۆساید لە خۆی بگرێ. من لێرە دەتوانم بڵێم وەڵامێکەمە لای خۆمە، یعنی وەکو من وەکو هەر هاوڕێک و کۆریەکێک
لەو کەسانی کە ئێستا کە لەگەڵمان نووسی دەکەن من ئەڵێم فیلمی کوردی ئەگەر کورتە فیلمێک بێت بە 3 دقە گزارش تەواوی کردبێت لەو پرۆسەیە ئەگەر لە ئەنفال بێ لە کیمیابارانی هەڵەبجەبێ بەسە ئەگەر بە هەموو دنیاە بگات زۆر ڕاستە بڵێ فیلمێکە ینی مە بۆ دوور بڕین با فۆتۆگرافەکەی عومەری خاوەر بەڵێ بە هەموو دنیاە ڕۆژ بووە بە شوناسی کیمیایی هەڵەبجە بەسە و فۆتۆگرافە بەسە وەکو چێوە فرێمێکی فیلم بەڵێ کاکە سەرکەوت من ئەوە ئێستا کۆمپیوتەرەکە شاشە کۆمپیوتەرەکە لە تەنیشتمایە 26 ئەوە بەرەو ئەوە دەگەڕێن بۆ فیلمی درێژمانەیە لەسەر جینۆساید بۆسی ئەڕوا کاکەری ئێمە وەکو من ئاگام لە هەنێک کۆمنت بێت لە کاتی پۆستەرەکەی بەڕێستانە کە دامان نابوو مەسە هەنێ برادران سێرەکەم ئەڵێ بۆ ئێمە فیلممانەیە کوا کوردی دووە یاکەم شتەڵە فیلممانە فیلمی کوردی نییە ئێبانەڵێ فیلمی کوردیە بەڵام هەوڵێکی فیلم سازی کوردی هەیە لەناو ئەو هەوڵانە هەیە بۆ ناساندنی جینۆساید کراوە هەوڵەکە کراوە هەوڵێکە و کراوە بەڵام ئیتر تا چەند ئەبێ بە با بڵێن سیمایەکی فیلمی کوردی وەرەگرێت یاخود تا چەند ئەتوانێت پەیامی جینۆسایدەکان بگەێنێت ئەمەیان شتێکی کە ئەمەیان بەس هەوڵەکە دراوە خەڵک لەو بڕان زۆر لە فیلم سازەکان ئیشیان بۆ کردووە کەم تەرخەم نەبوونە بەڵێ سەرکەوت ئەوەی ئەوە بۆ فیلمی درێژ بۆ فیلمی کورت و دیکۆمنتەری ئەوە بۆ نزیکی 150 فیلم بەس لای خۆمەوە داتام کردو نزیک دەبمەوە کە لەسەر جینۆسایدەکانیش کراون هەڵبەتە من بۆ خۆم کەسێکم زۆر نیگەران دەبم کە بەبێ داتا قسە بکەم بەبێ داتا قسەکردن زیانە گەێنێ بە پرۆسەکە مەسەلەن تۆ بڵێ کوا فیلمی کوردی دەبێت تۆ تا دات هەبێ کوانێ ئەمە ئەین تۆ هەر قسەیەک ئەەکەی یعنی ئەگەر ئێستاکە من و تۆ من ساڵانێک بوو ئەموت کتێبی کوردی لەسەر سینەمای کوردی کتێب بە زمانی کوردی لەسەر سینەما لە ژمارەی پەنجەکانی دەستێ ناپەڕن دوایە گوتم هەردوو دەست نا ئێستا ئەڕوا و بە نزیکی 6-7 کتێبمان هەیە لەو بوارەدا و یعنی هەر کاتێک بەبێ داتا قسە بکەیت قسەکانت بڕ ناکاتن یعنی جارێک قسەیەک هەیە ئەمە 15 ساڵ لەوە پێش ئەوترا کورد سینەمای نییە کورد کا سینەمایە ئێستا شەرەماشت لێ کاگەشان تۆ ئەگە کورد سینەمای نەبێ کۆمەڵێک دام و دەستگا و کۆمەتەنان ئەو قسەیەکردنەی من و تۆ کە لێرەین جەنابتان وەکو فیلمسازان ئەو ماستەری من ماستەری هەموو بەڕێزەکانی تر دکتۆراکان کۆلێژەکانی هونەرە جوانەکان بەڕێوەبەرایەتەکانی سینەمای وەزارەتی ڕۆشنبیری ئەو هەموو کۆمپانیای لە کوردستان ئیشەکەن ئەو هەموو گەنجە ئەو هەموو خەڵکە فلم دروست دەکات ئەو هەموو خەڵکە لە هەموو کوردستان لە خەریکی بواری فیلم سازین ژمارەیەکی زۆرە هەموو یەخەیتە ژێر پرسیارەوە لە کاتێکدا ینی کۆڕەکەیمان دانیشتەکەی ئەوە نییە کە جارێک لای بچکە لەسەر ئەوە بکەین بەڵام قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە کە تۆ نابێ لە خۆتەوە مەسەلەن بەبێ ئەوەی داکات هەبێ یان لە خۆتەوە بڵێ ئەو فیلمانەی لەسەر جینۆساید دروستکراون کورچ و کاڵن لە کاتێکدا تۆ توانی قسە بکەی 98 ئەم فیلمانە بینی بێت من ئێستا بەگشتی یعنی چەند فیلمێکەیەنم بینی بێت چەند فیلمێکێک کە ئەوانەش ینی دەستم نەکەوتوە پەیوەندی بە دەرێنەرەکە گوتمەوە بە فیلمەکە لەسەر 35 ملیمە وەرە با قسەی لەسەر بکەین ئەمە فیلمە چۆن جینۆساید چی کردووە یعنی فیلمی تونێل کە یەکێکە لە فیلمانەی کە کاک مەهدی ئومێد دروستی کردووە کە یەکێکە لەوانەیە کە لەسەر جینۆسایدی هەڵەبجە و ئەنفال ئیشی کردووە و دەتوانین بە یەکێک لە فیلمانە ناوزەدی بکەم بە یەکەمین فیلمەکانی کە لەسەر جینۆساید ئیشی کردووە من قسەم لەگەڵ کردووە ماوەیەکی زۆر لەسەر خەتم تا فیلمەکەم بەدەستگەیشتووە وتما بێ بیبینم اینجا بتوانم خۆم قسەی لەسەر بکەم وایە ناتوانانی بەبێەوەی فیلمەکە لەسەرکەی یعنی کاک سەرکەوتجان ڕۆژگارەکە لەوە درازا و کەس جۆش لێ ناگرێ ئەگەر داتاکانت دقیق نەبن لەسەر هەر بوارێکە قسە بکەیت بە دقیقی و بە داتاوە قسە بکەیت سینەمای کوردی هەیە دەبێت بەڵگەت هەبێ داتات هەبێ کە نییە ئەبێ دیسان بەڵگە و داتات هەبێ وەلە ئەو لەوە گوزەراوە ینی لای بێچکە لەسەر ئەوەکەی نەگەر بوارمان هەبێ لە ژیان مابی کەسی ئەوێت پێم وایە لەسەر ئەو چەمکە کاکەری مۆجان
کۆمەڵێک کەسێوێت چونکە تێڕوانینەکان جیاوازن تێڕوانین هەیە ئەتر هەریەکە و شتێکەڵێت هەریەکە و تێڕوانین دەبێت بارگاوی بێ بە بەڵگەکات بەڵێ بێ هەموو جۆ لە هەمووی بگرین یعنی ئەوە نەبێ سەر مەسەن من ناتوانم شتێک فەرزکەم تۆ ناتوانانی شتێک فەرزکەی ئەمە بۆ چونێکە تۆی لێ ئەمە دیدارێکی ئەوێت یعنی من یەکێک لە خەونەکانم وەکو فیلم سازان حەزەکەم دیدارێکی گەورە سازکەم کەمە ئیشی زانکۆیە بیکات ئەگە زانکۆکان نیکەن من پێم خۆشە لە دەرفەتێک ئەگە ڕۆژە لە ڕۆژان بتوانم فیلم سازانی هەر 4 پارچە 5 پارچە 6 پارچەی کوردستان کۆکەمەوە بین لەسەر کۆمەڵێک چەمکەیە قسەی تیا بکرێت یعنی یەکێک لەوانە منەمەیە مەسەر لەسەر فیلمی زەریق قسە بکرێ وەکو یەکەم فیلم بە یەکەم فیلمی کوردی دابنرێ یا دانەنرێ چونکە ئەوەی هێنن و ئەیبەن هەر مشتومڕی لەسرە سینەمای کوردی هەیە یان نییە فیلمی کوردی هەیە یان نییە تاموبۆن لە فیلمی کوردیە وەکو چۆن فیلمی هندی کاوە سیرەکەی هەر جۆ لە مۆسیقاکەیە بێ ئیناسیتەوە هەر ڕەنگەکان دەرەکەوێ ئیناسیتەوە ئایا لە فیلمی کوردی ئەو شتانە هەیە ئەو سیمایە بتوانین دەریخین ئەمە کاتی دەوێ ئەمان باتۆ لەسەر فۆرم و لەسەر شوناس ئەمە بابەتێکی ترە بە بڕای من بەس من لەسەر ئەم مەسەلەی سینەما کوردی یەک جملە ئەڵێم هیچ کە ناڵێم من بەڵگەم لە هەیە کە لە دەرەوەی خۆت بێگانە فیستیڤاڵی دەرەوەی خۆت چەمچی سینەمای کوردی بەکار دەبن و بەش دەکەنەوە لە فیستیڤاڵەکانیاندا بۆ فیلمی کوردی ئێمە لە ناوە خۆ پێما وایەکە خاوەن سینەمانین بەهەرحاڵ ئەم بابەتە لە هەمووی گرنگترەوەیە کە پرۆسەی فیلمسازی بەردەوامە خەڵک فیلم دروستەکە لە هەموو کوردستان لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا فیلمسازەکان لە دەرەوە من تۆ هەمومان خەریکی ئەم پرۆسەیین یعنی پرۆسەکە نەوەستاوەکە ئەوەیە نقطەی خۆش حاڵی بەڕاستی فیلمسازی کورد چۆن ئیش لەسەر چەمچی جینۆساید بکات ئەمە زۆر چونکە ئێمە بانەڵێنەوە فیلمانە هەیە بەڵام ئێستا ئەمڕۆ داوا بکەین کۆمەڵە فێرخوازە ئێستا لەوەی فێرخوازە بێت لەو فێرخوازانی لای خۆی لای بەڕێستان جۆ لە ئێمە بگرن چۆن ئیش لەسەر چەمچی جینۆساید بکەن بیکەن بە فیلم بڵێ لە ڕاستیدا ئێمە زەخیرەیەکی گەوری جیهانیمان لەبەردەستا کە ئەزمون کراوە یعنی تۆ ئەگەر سەیری هۆلۆکۆست و جینۆسایدەکانی دنیاش بکەی کە فیلمی لەسەر دروست کراوە لەوێوە ئەتوانی کۆمەڵێک شت هەڵێنجی کە چۆن ئیش لەسەر جینۆساید بکرێت باشە ئەم پرسیارە تۆزە گشتگیرە چکە هەموو کەسێک کە ینی ئیشی دەرهێنان بۆ بیرۆکەیەک بۆ سیناریۆیەک دەکات دید و تێڕوانین و خەیاڵێکی تایبەتی هەیە کە چۆن ئەم پرۆسەیە بە دەرەوەی خۆی بگەێنێ ئەوەی کە ئاماژەم پێدا ئەوەیە کە جارێک تۆ ئەبێ لەوە بگوزەرێ کە وێنەی قوربانی تەنهاوەکو قوربانی پیشان بدەیت یعنی ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو فیلمانێک کە لەسەر هۆلۆکۆست دروستکراون لەوان دەتوانین زۆر شت فێربین بەڕاستی زۆر دەتوانین شت فێربین کە جار هەیە لە بیرۆکەیەکی زۆر سادەوە فیلمێکی زۆر گەورەی جیهانی دروست دەکەن دید و تێڕوانینیان دید و تێڕوانینی ڕەش و سپینیە جەلاد و قوربانی ئەمە قوربانیە بە تەواوی بێ قوربانی بێ و ئەمە جەلادە ئەبێ جەلاد بێت نەخێر یعنی ئەگەر کەسێک فیلمێک دروستکرا دەکرێت لە نێو ئەو جەلادانەی کە هاتن گوندەکانی کوردستانیان ئەمفار کرد ئێچێک لەو سەربازانە هەستێکی ئینسانیە بێت مەسەن وەکۆی کە ڕۆمان پۆلنسکی لە پیانستا هەیەی بۆیە ئەڵم نمونەی جیهانی ئێمە دەتوانین فێر بین ئێمە دەتوانین چیرۆکی زۆر ناوەزات لە چیرۆکی دوو خۆشەویستەوە بڕۆینە ناو پرۆسەی ئەمفالەوە لە سەگێکی ژێر خۆڵەوە کە خانوێک بەسەردا ڕووخاوە ئەتوانین چیرۆک بژێڕینەوە باسی بکەین ئەمانە یعنی وێنە گشتیەکەی ئەمفال مەسەر هەر ئەوە تۆ وێنە گشتەکەی ئەمفالەوە لەناو جینۆسایدەکانی کوردستان دەیان چیرۆکی ورد هەن
کە پێویستە کاریان لەسەر بکرێت و دابڕێژنەوە جارێکیکە بۆی کە ببنە بنەمایەکی گرنگ چکە هەموو ئەو کۆی چیرۆکە وردانەی کە ئیشیان لەسەر دەکرێت دواتر دەبن بە وێنە گەورەکەی جینۆساید هەروەکو مەسەرەن لە جینۆسایدی هۆلۆکۆست کە ساڵانە بەرفیلمی تازایەکەی فیلمی زۆر جوان لە ڕوانگەیەکی زۆر سیر چیرۆکێک دێنەوە بۆ ناو دنیای جینۆسایدەوە ئیشکردنەکە ئەوەیە کە یعنی من ناتوانم بە کەس بڵێم ئەوە ئیشمەکە بەڵام وەختێک کە ئیشەکەی ئەبینیت تۆ ئەتوانێت قسە لەسەر ئەوە بکەیت کە ئەمیشە ئیشێکە ئاستێکی گەورەی لە تێگەیشتن بۆ جینۆسایتەیە یان ئاستێکی لۆکاڵ و سنوورداری هەیە بۆ جینۆسایت. بەڵێ من لێرە بۆ چوونەکە حەزەکەم لایەنێکی کە با بڵێم ئایا ئێمە با بڵێن لە فیلمەکانمانە ئێمە بەس بین وەکو باسەکرد نەک ئێمە بەس بین ڕووداوەکە بجێڕینەوە یانە ڕووداوە چۆنەوە خۆی نیشانی بین بەڵام ئەی پێویست ناکات ئێمە بزانین میلەتانی دنیا چۆن لەزەت لە فیلمە بینن تا ئێمە لە ڕێ ئەو لەزەتەوە هەوڵ دەین ئیش لەسەر ئەو بابەتانەمان بکەین بابەتی جینۆساید و بیگەێنین بەوان بەتەشید یەکێک لەو شتانەی کە ئەخ فیلم سازی لە بیرمان نەچی وەکو هەموو کایەکانی کەلچەرژیان وەکو ڕۆمانیش دوو ئاستە دوو ئەوەیە هەم بابەت و ناوەڕۆک و مژارەکەیە هەم چۆنیەتی جێڕانەوەی ئەم چیرۆکەیە یعنی دۆزینەوەی فۆرمێک بۆ ئەم چیرۆکە یان چۆنیەتی جێڕانەوەی چیرۆکێکی جینۆساید کە تۆ چۆن ئەیجێڕیتەوە وەکەوەی کە ئاماژەم پێدا مەسەن 1970 چۆن بە فۆرمێکی هوەری باڵا توانیوێتی کاکتەها چیرۆک و تراژیدیای میلەتێکی ئەمفالکرا و ستەمدیدە بجێڕێتەوە کە توانی حەزی لێ بکەیت یان وەکتەن ئەو شۆرت فیلمەی ئەپارتمانی مێرولەکانی کاک تۆفیق ئەمانی کە بەرهەمی بەڕێوەبەرایەتی سینەمای گەرمیانە تۆ لە سیر کە لەوێ نە سەربازێک ئەبینی نە ئیڤایش ئەسکەری ئەبینی نە خوێن و برین ئەبینی چیرۆکی ژن و مێردێک لە ژێر خاکان گوێمان لە دەنجیان ئەبێکە باسی زۆر پەیوەندیەشی سادەی نێوانی خۆیانەکان ئەڵلقەکەون بوو بەڵخەت بۆ لە دەستدانە هێواژەوە مناڵەکە نەگیرێت لە کۆتاییدا ئەیبینین کە ئەمانە ئێسک و پرۆسکەکانیان لەژێر خۆڵن یعنی ئەم فیلمە بەڕاستی ئاستێکی زۆر بەرزی هەیە ئەمە وڵامی پرسیارەکەی پێشووتری زەنابتیش ئەدەمەوە کە فیلمساز ئەبێت چۆنیش کات یعنی ئەمە ئیشکردنە ئەم فیلمە هەر کەسێک لە برادرانی فیلمساز و هەر بینەرێک کە من بینی بمێ ئەو فیلمەی بینی بێت سەرسامە بۆ فیلمە و ئەم فیلمە ئاستێکی زۆر باش و گرنگی هەیە و بە ئاستێکی زۆر باش ئیشی لە ئەمفال کردووە بەبێ ئەوەی کە تۆ بیت قوربانی پیشام دەی بەڵام هەموو دنیا ئەم بینەری هەموو دنیا ئەم فیلمە ببین کە یەکەم سەرسام دەبن بەم شێوازی کارکردنا بەم شێوازی جێڕانەوەی چیرۆک لەسەر جینۆسایدی ئەمفال بۆیە قسەکە لەسەر ئەوەیە کاک سەرکەوت بەڵێ چۆنیەتی جێڕانەوە زۆر گرنگە ئێمە گرفتمان لە چۆنیەتی جێڕانەوە هەیە فیلمسازی ئێمە یعنی بە شێوێژی گشتی لەم بوارەدا هێشتا هەژارین ئەمە پەیوەندی بە ژێرخانیش گەورەی ڕۆشنبیری سینەمایی هەیە کە تا بتوانین ئێمە چۆن فیلمەکانمان بابەتی فیلمەکانمان بە ئاستێک بجێڕینەوە کە پەیوەندیەک لەگەڵ دنیای دەرەوەی خۆمان بگرین دنیای دەرەوەی خۆمان بەو ئاستێک کە لە هونەر و سینەما پێیگەیشتون لە ئێمەش تێبگەن و بتوان سەیری فیلمی ئێمەش بکەن کاک کەریمۆی جام چەند کێکیکە هەیە نازانم تۆ لەو لێڤەگەڕینەی خۆتە سەرنجت خستۆتە سەر ئەوەیانیاننا کۆمەڵێک فیلممان هەیە لەو فیلمە کوردیانە ئەو جینۆسایدانە بەلاڕێابن وەکو مێژووە ڕاستیەکەی باسی ناکەن دەستکاری ئەەکەن و ئەیگێڕنەوە بۆ شکۆمەندی لایەنێکی سیاسی وای لێەکەن لە حەقیقەتە ئەسلەکەی خۆی لا ئەدەن من بەبەستمەوە نییە ئێمە پێیوەی بیبەستینەوە بە لایەنە سیاسەکان نا بەڵام ئەیگێڕنەوە بۆ شکۆمەندی و ئازایەتی لایەنێکی سیاسی و لە کاتێکا لەوەی لایەنە سیاسەکە هەر ڕۆڵی نەبوو بێت یان لەوەی هە لایەنە سیاسەکە ئەسڵەن ڕۆڵێکی خراپی هەبوو بێت ئێستا لەم شەوانە درامایەکە ئێستاکە بە عەرەبیە لەیلەتە سقوط
هەر کەسێ بچێ سەیری بکات لەوێ لەو درامایە عەرەبیە ئەی بینێ سێرەکە چۆن دۆزی یەزیدیەکان و ئەنفالی یەزیدیەکان فەرمانی یەزیدیەکان شوێبێنراوە. اینجا مەبەستمەوەی تۆ لەو لێڤەگەڕینەی خۆتە گەڕانێکی وات کردووە یان شتی وات بەرچاو کۆتووە باسی کردووە لەوێ؟ بەڕاستی نەپڕژامەتەوە سەر ئەوە چکە ئەنی باڵێن بۆ شێوازە ڕاستە خۆیە نا، بەڵام باسی ئەوم کردووە کە سینەما چەکێکی چەند سەرەیە نەک دووسەرە، دەکرێت بە شێوازێک ئاراستە بکرێت کە ئەوەی جەنابەت کە باسی دەکەیت بە شێوازێک ئاراستە بکرێت کە پێچەوانەی ڕوودا و پێچەوانەی شتە جوانەکان بێت، هەروەکو مەسەرەن بینیمان کە داعش چۆن پێکاتەکانی سینەمای بۆ خۆی بەکارهێنا بۆ دروستکردنی گرتەیەکی ڤیددیۆی جوان کە کاریگەری لەسەر بینەرەکانی بکات. لە ڕاستیدا و حاڵتەی کە تۆ باسی دەکەی لەناو سینەماشدا هەیە، بەڵام بەو شێوەیە نییە. مەسەرەن ڕەنگە لە شوێنێک کارکرابێ لەسەر ڕنگ چکە جینۆسایدەکانی کوردستان لە سەردەمێک ڕوبەر ئەنجام دراون، هێشتا کورد خاوەندە سەڵاتێک نەبووە لەو هەرێمی باشوورەدا. مەبەستم لە فیلم نییە، کارێک نییە، کارێکی دکومنت. بەڵێ ئەوەی کە لە فیلمدان بەڵام نەکرامادا بڵێ مەسەرەن نامێ مەسەرەن باسی لێت و سخۆت بکەم، بەڵام بەتەشید بە دڵنیاییەوە ئێستاکە بخا ئەو کاک کەریمۆجان من لەگەڵەوە بۆ چوونەتان نیم تا ڕادەیەک من هەر لەیلەت السقوودەوە کەسێکی عەرەبە و بۆ پارە کردوێتی و پارەی پێدراوە و لە جێگەیەک یارمەتی داوە و ئەوانش ئیتر شتانیان گەڕانەوە بۆ شکۆمەندی لایەکە مە لەیلەت السقوود. بەڵام خۆ هەنێک فیلمسازی گەورەی کوردمانەیە، یعنی جێدەستیان دیارە ئەمە لە نووسینەکانی لە شرۆڤەکەی تۆیە لە لێڤەگەڕینەکەی تۆیە زۆر زەرورە ئەگەر ناویان نەهێنی بە زەقی، بەڵام دەستنیشان بکرێن، جیا بکرێن و پۆلێن بکرێن. ئەمە بۆ مێژوو، یعنی چونکەمانە مێژویان کرداوە. بڵێ هەیە بەتەشید ئەم حاڵتی تۆ دەڵێی هەیە، بەڵام من لەناو فیلمانەدا یعنی چوومەتە ناو وردکاریەوە، وەکو وتم بەکارهێنانی ڕنگ، بەکارهێنانی کۆمەڵێک شت، بەڵام کۆی پرۆسەکە جوان دروست کراوە. یعنی تۆ دوو فیلم بێنە لەسەر جینۆساید، مەسەلەن ئێشیان ئەوەی کە سرتە لەگەڵ باە، مەسەلەن فیلمێکە جینۆسایدی ئەمفالی زۆر جوان پراکتیزە کردووە. ئەگەر هیچ لە ناویدا هەندێک کارکتەری لایەنێک زیاتر بارزکرابن ئەمە هەیە، مەحاڵەتە هەیە، بەڵام کۆی پرۆسەکە باش باسکراوە. یا بەسەرن بۆ فیلمێکی وەکو هەموو دایکانی من کە لەسەر جینۆسایدی بارزانەکانی عنی بەڕاستی فیلمێکی ئاست بەرزە، فیلمێکی زۆر 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 جوانە. یعنی من بەڕاستی کەمتر ئەم حاڵەتەی کە جەنابەت باسی دەکەی نەمبینیوە، یعنی بە حاڵەت بە ئاستێک بگا کە کۆی فیلمەکە بچێتە خزمەت لایەنێک یان ڕاستی تێدا نەبێ، ئەوەم کەمتر بینیوە و هیوادارم هەر کەمیش بیبینم، چکەمە حاڵەتەشی زۆر زۆر خراپە. تۆ مێژوو ئاوەژووکەیتەوە یان کار لەسەر مێژووکەی، ئەگەر چی من پێم وایە ئیشی فیلمساز نووسینەوەی مێژوو نییە، هێندەی دووبارە دارشتنەوەی واقعێکی ترە، بەڵام هەیە یعنی چکە هیچ فیلمسازیشیش بە دەرنی لە دید و تێڕوانی خۆی. ئەگەر چی من پێم وایە فیلمسازی بە ویژدان دەبی بە ئاستێکی زۆر زۆر جوان سەیری ئەم جینۆسایدانەکە، وەکو کارەسات و تراژیدیای میلەتێک، نەک کارەسات و تراژیدیای لایەنێک. بەڵام ئەوەیە لە بیرمان نەچێت ئەم تراژیدیانە لە ناوچەی جیاجیای کوردستاندا ڕوویداون کە هەر لە ناوچەیەکدا حیزبێک مەسەرەن باڵا دەست بووە، یان بە دیوێکی تریش یعنی جار هەبووە کە لایەنێک لە پشت بەرهەمێنانی فیلمێکەوە بووە، حەزت منویستویەتی جۆرێک لە ڕنگ و تایبەتمەندی خۆی بخاتە ناو فیلمەکەوە. بەڵام پێم وایە ناو فیلمی کوردی ئەوەی کە دروست کراوە فیلم ناڵێم دراما، هەتا ئێستا نەگەیشتۆتە بۆ ئاستی کە فیلمەکە بە تەواوی لەکەدار بکە. بەڵێ، بەڵام ئەوەی لە لای منە من تێڕوانینی من جیاوازە بووە، چونکە منانێکم بینیەوە لەوانە هەرە و دەرهێنەرانە بە تاوانباری شەزانم هەرچەندێکە گەرویست بێتی
بڕەپارەیەکی دەستکەوێت بۆی فیلمێ بکات بەڵام شێواندنی مێژوو ئەوە تاوانە و بە تایبەت لە لای ئێمەی کورد ئەگەر عەرەبێک بیکات یان فارسێک بیکات تورکێک بیکە وەکو عەقڵێکی شۆڤێنی وەکو عەقڵە ئینسانیەکە ناڵێم ئەوانەی کە عەقڵی شۆڤێنییانەیە و دژی بە میلەتی کورد نەگەرەوان بیکەن من گلەیان لێ ناکەم یعنی لەیلەت السقوط من لە هەڵقەی یەکەم یا بۆ هەستم بۆ شتانە کرد لام برد بۆ تەواوم نەکرد بۆ سەیرم نەکرد بۆ بەدواچوونی ترم بە دوایە نەکرد هەستم کردە و شێوان نەیتایە یەکسەر وتم وازی لێ بێنە ئەمە کەسێکە شۆڤێنیی عەرەبە ئیتر بە هەر شتێک بێەوەی کردو وازی لێ بێنە بەڵام هیچ کوردێک کە سەیرەکەم ئەم بەیانیە بێ بە مێژوو لە بواری فیلمسازی کوردیە ئەبێ ئێمە ئاگامان لێبێت کە بڵێن ئەم کەسە هەڵەی کردووە و هەڵەکەشی دەستنیشانکەین و لە مێژووشە ناڵێم کەسەکە با بڵێن بیدێنە دادگایە تاوانباریکردنەوە پرۆسەیەشیکەیە بەڵام بەس بە ئاگامان لێبێ نەوەی داهاتومان و فیلمسازان نەوەی فیلمسازی داهاتومان بەو هەڵانەیان نەچنەوە با مێژوو وەکو ڕاستێکی خۆی بجێڕنەوە با تێڕوانینیان جیاواز بێت یەکیان لە دەلاقە و لە گۆشە نیگایەکەوە بێت بەڵێ بەبەستەکەم زۆر دروستە قسەکەی تۆ زۆر دروستە ئەم درامایە دەکرێت قسەی لەسەر بکرێت زۆر بە وردی بەڵام تۆ مەسەرەن ئەم درامایە کە باسی داعش دەکات وەرە لە بەرامبەردا فیلمێکی وەکو ڕەشەبای حوسێن حەسەن کە لە دۆهۆک دروستکرا بزانم بە ئاستێکی چەند جوان بە بیرکردنەوەیەکی چەند ئینسانی حتا ئەگەر لەسەر ئاستەنەتەوەیەکەش بیگریت یعنی سیر دەکەی کە هێزەکانی یەپەژە و هێزە پێشمەکەی کوردستان هاوکار دەبن لە بەرامبەر ئەوە ناو فیلمەکەیدا جێی کردوتەوە زۆر فیلمێکی نایە بە هەم وەکو ئیشکردن لەسەر جینۆسایدی ئێزیدەکان هەم وەکو لایەنە تەکنیکیەکەی هەم وەکو لایەنە ئینسانیەکەی هەموو پێکاتەکانی ئەو فیلمێکە مەسەرەن دڵخۆشت دەکات ڕاستە مەسەرەن کارێکی ترکە ئەبینی کە خوارکردنەوەی تێدایە یانەشینێ ئەجێندایی لایەنێک پێشکەشەکات ئەمە بۆ کارەکە بۆ خۆی خراپە و خەڵک ئەمڕۆ وشیارە پێم وایەوەی ئێستا و نەوەی ئایندەش نەوەیەکی وشیارتر دەبن لە ئێستا چکە سەرچاوەکانی وشیاریان لەبەردەستە هیچ شتێک ناشاردێتەوە ئێستا خەڵک بە ئاسانی ئەیبینێت ئەو تۆ لە ئەمریکا من لێرە لە یەت و سقوتمان بینەوە لە یەک کاتە ڕێیمان هەیە لەسەری و هوەری سینەما کە جیاوازیشی لەگەڵ شتەکانی تر ئەوەیە کە هوەرێکە وەکو کتێبێک نییە لە ناوچەیەکدا زیندانی بکرێت لە چوارچێوەی زمانێکدا هوەرێکی جیهانیە بۆیەش سینەما بۆ ئاستە لە هەموو دنیا بڵاو بۆیە شۆرت فیلمێک من لە ماڵەکەی خۆم ئەکسەر سێنت یەکەم و دنیا ئەیبینێ دنیا بە دیرگای من ئاشنا ئەبێت و ئەگەر خراپ بێ ئەگەر باش بێت لە هەردوو ڕووەکەوە ئیتر خەڵک بەریەکەوێت بەڵێ سۆشیال میدیان بۆ ڕۆڵێکی گەورەی هەیە لە گەیاندنی ئەو بوارەیە کاکەری مۆیجان با ئێمە بینە سەر چەمچێکی کە هەر لەسەر مەسەلەی جینۆساید وەکو واجب وەکو ئەرک ئایا ئەرکە لەسەر هەموو فیلم سازێک لە ڕوانگەیەکەوە ئەگەر شتێک بە خەیاڵیا گوزەری کرد ئیش لەسەر چەمچی جینۆساید بکات وەکو ئەرکەڵێم ئەمە وەکو فیلم من کاکسەرکەوت ئێمە ناتوانین ئەو ئەرکە ینی بدەینە پاڵ کەسێک چونکە ئەمە دەگەڕێتەوە سەردید و تێڕوان مەسەلەن ئێستاکەکە من قسە لەسەر فیلم لەسەر جینۆساید دەکەم و ماسەرنامەکەشم لە بواری سینەما جینۆسایدە یەک شەر فیلمم لەسەر جینۆساید دروست نەکردو ئەوە بەو مانایە نایە کە ئەم مەسەلەی جینۆسایدە نەبۆتە بەشێک لە دیدگا و بیرکردنەوەی من نەخێر من کە ویستم ناوەی ماسەرەکەم بنووسم زۆر شت هەبوون لەسەری بنووسم و زۆر بوار هەبوون کە تاوتێمکردن دوجار بڕیارمدا لەسەر ئەم چونکە بۆچی لەبەرەوەی بەشێکی گەورەی مێژووی ئێمە مێژوێشی تاریکە مێژوشی خوێناوی و پڕ لە تراژیدایە مێژوویەکە پڕە لە قوربانی کە ئێمەش بەشێشین لەو مێژووە ئێمەش خۆشمان یعنی کارکتەری ناوە مێژوێن بەڵام وەختێک کە هێشتا فۆرمۆڵە نەبوو ئەلبەتە من سیناریۆم لەسەر هەیە لەسەر جینۆسایدی ئەمفال نووسیوە بەڵام کە تا ئێستا فیلم دروست نەکردو بەمانای ئەو نیە کە بارچی خۆمی نەزانم ڕەنگە ڕۆژگار یارمەتی نەدابم نەڕەخسا بێ ئەوە هەر ئەوەیە
بۆیە من وەکو ئەرک بە ئەرچی کەسی نازانم، بەڵام بەوە ئەزانم کە سینەمای کوردی فیلمی کوردی دەبێت لە ئاستی ئەو تاوان و قەبارە گەورەی جینۆساید دابێت کە تا ئێستا لە ئاستی نییە. ئەبێ ئەمە دووپاتکەینەوە کە فیلمی کوردی لە ئاست قەبارەی جینۆسایدەکانی کوردستان نییە، بەو پێگە لاوازیەی خۆی ناتوانێت ماف بە جینۆسایدەکان بدات. بەڵام خاڵێکی زۆر دڵخۆشکەرە هەیە، ئەویژەوەیە کە جینۆسایدەکانی کوردستان 35 ساڵیان تێپەڕیوە، ئێمە ئێستا باسی لێوە دەکەین. بەڵام وەکو سەیری جینۆسایدی ئەرمەن بکە، فاتح ئاچین دوای 100 ساڵ لە جینۆسایدی ئەرمەن 1950 لە 2014 دێتن فیلمی ڕەکەت دروست دەکات لەسەر ئەرمەنیەکان، 100 ساڵ تێپەڕیوە. یعنی هۆلۆکۆست دوای 30 بۆ 40 ساڵ اینجا بوو بە مژار و بابەتێکی گرنگ لەناو سینەما و سینەمای جیهانی بە جددی کاری لەسەر کرد. ئێمەش یعنی ئەمە مەسەلەی جینۆسایدەکان شتێک نییە کە لە بیر بچنەوە و لە بیر کرێن و کۆتاییان بێ و شتیوا نییە، نەوەیەک دێتن زۆر بە وردی بە جددی دێتە ناو ئەم چیرۆکانەوە. ئەوەی کە ئێستا زۆر گرنگە داڕشتنی ئەم چیرۆکانەیە کە لە چوارچەوەی نووسین، کە ئەمەش خاڵێکی زۆر دڵخۆشکەرەوەیە کە دەیان کتێب هەیە، دەیان و ینی ژمارەیەکی زۆر هاوڕێمان کە پێشتر پێم وتی کار لەسەر جینۆسایدەکانی کوردستان دەکەن و دیکۆمنتی دەکەن کە ئەمانە لە ئایندە دەبن بە سەرچاوی زۆر گرنگ بۆ فیلمسازان. و من پێم وایە سینەماکەی ئێمە وەی وادارم واش بێت ڕۆژێکدا بە هێندە بەهێز بێت بتوانێت ئەم جینۆسایدانە لە خۆ بگرێتەوە، ئەم جینۆسایدانە پیشانی دنیا بدات و هەتا نەگەینە ئەو ئاستەی کە فیلمی کوردی بەهێز بێت و کار لەسەر جینۆسایدەکان بکات. ئێمە ناتوانین جینۆسایدەکان لە چوارچێوەی خۆماندا بە دەرەوە بناسیێنین. سینەما تاکە ئامرازە یان بابڵێن ئامرازێکی زۆر کاریگەرە بۆ ئەوەی کە جینۆساید بە دەرەوەی خۆمان بناسیێنین، وەکو چۆن من بەش بە حاڵی خۆم هۆلۆکۆستم لە ڕێگای سینەماوە ناسیوە و بەردەوامیش لە ڕێگای سینەماوە خەریکی هەڵکۆڵینم لەسەر جینۆسایدی هۆلۆکۆست و جینۆسایدەکانی تریش. کاک کەریمۆی جام، ئەڵبەتە ئێمە هەمووان نەزانین ئێستا گەلێ جار سێرەکەی لە دراما کوردیەکانە کە خەڵک سەیری و درامایانەکە لە کاردانەوەیە هەنێ بۆچوونی جیاواز بەرامبەر بەو ئیشانە دروستە بێت. اینجا بۆ ئیشکردن لەسەر چەمکی جینۆساید لە فیلمە تا چەند دەرهێنەرە بێ و شیار بێت کاردانەوەی لە لای ڕوانەری ئەمڕۆی کووردا بە خراپ نەکەوێتەوە. زۆر وشیار بێ دەبێت، ئەبێ ئەگەر لەسەر بابەتێکی کۆمەڵایەتی وشیاری بێت، ئەبێ لەسەر جینۆساید یعنی ئەمە ئەگەر تۆ وشیار نەبیت بەڕاستی بە پرسیار دەبیت بەرامبەر ئەو تاوانە گەورەیە. کاکە تۆ مامەڵە لەگەڵ خوێن و ئێسقان و برینەکەی، تۆ دەزەخێتە ناو برینی کۆمەلگایەک و ئەگەر تۆ وشیار نەبێت لە زامەکانی ئەو کۆمەلگایە بە باشی تێنەگەی، لە ڕاستیدا هەر لادانێک هەر تێنەگەیشتنێک لە جینۆسایدەکانی کوردستان بۆ فیلمساز ئەبێتە ینی لادان، ئەبێتە کارێکی ینی دوور لە ئەخلاق. لە ڕاستیدا بەڵێ زۆر زۆر دەبێت ئاگاداربیت. ینی وەکو پێم وتی چکەمانە برینی جەستەی کۆمەلگایەکن، تۆ دەی لەسەر ئەم برینە ئیشەکەیت وەکو دکتۆرێک، و ئەگەر شارەزانەبی چۆن نتوانین نەشتەرگەری بکەیت، واگەر نەشتەرگەریەکت کرد و مەقەسەکەت نەناو برینەکە هێشت کارەسا دروست دەبێت دواتر. بەڵام تۆ دەبیت وشاریەکەت تا ئاستێکی زۆر بەرز وشیار بیت و شارەزابیت لە مێژوو ئەم جینۆسایدە و زۆر بچێلانی کۆمەڵناسی ئەم ڕووداوانە و کارکتەری ئەوێ و ژیان، ینی یەک دنیا شت هەیە دەبی تۆ باڵا دەستبی لەوەی کە بتوانانی فیلمێک لەسەر ئەوە دروست بکەیت. ئەجینا وەکو وتم زۆر جاران ئەگەر تۆ بە باشی ئەم فیلمە دروست نەکەیت بە زیان ئەگەڕێتەوە، بە زیانی ئەوەی کە تۆ ئەم کارەسات ئەم تراژیدیایە بچوو ئەەکەیتەوە. لە کاتێدا ئەیشی سینەما ئەوەیە کە تراژیدیا بەخۆی تاوانێکی گەورەیە و جینۆساید لووتکەی دڵڕەقی تاوانەکانە و تۆ دەبی بە ئاستێکی زۆر گەورە پیشانی بدەیت کە بینەر بە تەواوی گرێ بدەیتەوە بە ناوڕۆشی ئەو فیلمە. کاکەری وەکجان نامێ من بە پرسیارەکان دوورت خەمەوە لەسەر ئەو تەوەرانەی کە خۆت ئامادەت کردووە باسی بکەی. گەر تەوەرەکانت ماوە ئەو چەندکانی کە هاتوێ باسی بکەیت
بۆ خۆت بەردەوام بە من دێمەناوە بەڵام نامێت قوربانی بووم وەڵا من ئەوەی کە زۆر خۆشحاڵ بووم ئەم جارە من لە کۆڕەکانی هەر خۆم قسەمە کرد 45 دقیقە بۆ ساعتێک ئیتر قسەمانە کرد و ئیتر هەندێک پرسیار و وەڵامە بۆەوە بەڵام ئەم جارە زۆر خۆشحاڵ بووم کۆمەڵک پرسیار من ڕاگرت من قسەم زۆرەیە لەسەر ماستەرنامەیەشی 200 لاپەڕەی ئەیفۆر جگە لەوەی یەک دنیا بەدوادا چونم کردووە چکە لە ڕاستیدا پێم وایە من ڕەنگە نەوەستم لەسەر ماستەرنامەکە بەتەنیا یعنی کاری تریشم ئەبێتن چکە دیارە بەرپرسیارەتە ئەوەی ئەو کاری منیش دەستم داوەتێ و کاتێک کە جەنابەت پەیوەندیت کرد گوتت پیرۆزە ماستەرنامەکەت پێمان خۆشە لەسەر ئەو بوارە قسە بکەیت ئەمە جۆرێکە لە بەرپرسیارەت و متمانە بە منی دەبەخشی بۆیە کە زۆر شت هەیە قسە لەسەر لایەنەکانی جینۆساید و ڕنگدانەوەی لە فیلمی کوردی و لە جیهانیشدا قسە بکەین و ئەوانە یعنی زۆر تەوەرە و بابەتەیە قسە لەسەر بکەین من زۆر شتم نووسیوە بەڵام من پێشم خۆشە هەر تۆ بە پرسیار بم و ژێنیوەکە چۆن من دوورژاند و من تێناوەتەوە قسە پێم وایە ئەمە زۆر لە ئەوە گرنگە ئەجنا ڕۆڵی فیلم لە جێڕانەوەی تراژیدیادا یعنی ئایا فیلم دەتوانێت ڕۆڵێکی کاریگەر بجێڕێ لەوەی کە تراژیداوە خۆی دەتوانێت زۆر قسە لەسەرەوە بکەین توانین قسە لەسەر ئەوە بکەین مەسەرەن بۆچی هەڵەبجە جینۆسایدی هەڵەبجە ناسراوترە لە دنیادا یان لە یادەوەری تاشی کوردی باشتر جێکەوتە بۆ ماوەتەوە لە کاتێکدا قوربانیەکانی هەڵەبجە ئەگەر 5,000 کەسی پێیان خنکێنرا و 7 بۆ 10,000 کەسی بریندار و این هەبێت 182,000 لە ئەمفالا مەسەلەن تێچون ئەگەرچی ژمارەکان بە گشتی توێژەران کۆکن لەسەرەوەی ئەو ژمارانە زۆر دقیق نین 100% بەڵام قسەکە لەسەر ئەوە نییە کەەوە ژمارەکە دقیق بیانە چکاگەر هەڵەبجە گریمان 4,000 کەس تیا چووە و گریمان 5 نیە 6,000 کەس تیا چووە ئیتر هەر خۆی قوربانیەکە و ئاستی قوربانیەکە ئاستێکی گەورەیە بەڵام تەماشا دەکەیت هەڵەبجە لەبەر ئەوەی کە وێنەی زیندوی هەیە وێنەی جوڵاوی هەیە فۆتۆی ڕاستەقینەی هەیە سەیرەکەی ئەم تراژیدیایە چۆن لە شوێنێکی جوگرافی وەکو هەڵەبجەوە دەگوازرێتەوە بە کۆ یادەوەری ئێمە و یادەوەری دنیا و ئەبێتە بەشێک لە یادەوەریمان تۆ ئێوە تۆ سەیری هێزی وێنەی جوڵاو و هێزی وێنە بکە کە چ کاریگەریشی لەوەی هێوەیەکە هەڵەبجە بەم شێوەیە نەمری و بەم شێوەیە لە تاشی کورد و لەناو مێشی ئێمەدا بە زیندویەتی بمێنێتەوە لە کاتێکدا ئەمفال ئێمە بەداخەوە کە کەمترین وێنەمان هەیە یعنی تەنانەت ئەگەر بێت و گۆڕە بە کۆمەڵەکان نەبوونایە کە کۆمەڵێک وێنەی ئێسک و پرووسک و ساعتی ژەنگاوی تاکە نەڕ و پێڵا و سوخمە و جلوبەرجی و کلاش و هەموو ئەوانێک کە ئەم جلوبەرگانێک کە هەنکەماونەتەوە کە بوونەتە سەرچاوەیە کە کاتێ باسی ئەمفالەکەین ئێمە یەکسەر خیاڵمان چێتە ناو گۆڕە بە کۆمەڵەکانەوە ئەگەر ئەوە نەبووە هەر ئەمفال لە یادەوەریمان تەنها قسەیەکە بوو بۆیە دۆکیۆمنت زۆر میمە تۆ سیرکە جەنگاوەرە ڕووسەکان کاتێک کە کەمپی ئاشوبیتی زیان گرت و هاتن نێ دەستیان مەسەر کەمپەداگرت 6,000 ئینسان کە هێشتا بە گاز نەخینکێنرابوون ڕزگار کرا 6,000 کەس عندەکە 6,000 بەڵگا دەکات 6,000 چیرۆک دەکات 6,000 دەکومنتی گرنگکە بۆ ئایندە کە فیلم سازان هەموو چیرۆکی ئەم کەسانەکە بەشی زۆریان چیرۆکی خۆشیان نووسیوەتەوە بوونەتە سەرچاوی گرنگ بۆ دروستکردنی فیلم و ئەمانە و بێجگە لەوەی کە سەدان و هەزاران دەکومنتی نووسرا و وێنە ناو ئەو کەمپانە یعنی ئێستا تۆ ئەگەر ریسێرچ بکەی لەسەر کەمپی ئاشوبیتس بۆ دەردەکەوی کە ئەو هەموو دەکومنتە ئەو هەموو بەڵگەیە کە ماونێتەوە چ لە ئینسانەکان وەکو وتم 6,000 کەس بەڵام ئێمە تەماشای جینۆسایدی ئەمفال دەکەیت یعنی وەکۆی کاکتەهای کەریمی لێت بۆ 1970 باسیەکات 13 کەس کە سیانیشان نەماوە لە ژێر 10 کەس ڕەنگە ئێستا چەند کەسی تریش نەمابن کە بزانە کارکتەرەکان چەند کەمن یعنی ئەوانەی کە بێن چیرۆکی قوربانیەکان بجێڕنەوە بۆیە بەڵگە زۆر گرینگە
دەکوێمێن زۆر گرنگە لێرەدا یعنی کە بۆمان دەردەکەوێت کە یعنی من ئەمڕۆ وێنەیەکی جینۆساید قەڵاتزێم بینی 24/4 هەڵبەتە من دەمەوێت یە قسەیە بکەم ئەو مانگە کە ئێمە قسەی تێدا دەکەین کاک سەرکەوت ئەمڕۆ ئێمە نەناو جەرگەی جینۆسایدەکانداین جینۆسایدی قۆناغی سێی گەرمیان لەم مانگەدا لە هەفتی مانگەوە هەفتی چوارەوە دەستی پێکرد کە لە 4 ئەگاتە لوتکەی قڕکردن لە هەردوو گوندی کڵۆجۆی حاجی حەمەجان و ملە سوورە یعنی تۆ سیر کە ئێستا ئێمە کە باسی تراژیدیای ئەنفال دەکەن جینۆسایدی ئەنفال دەکەین لەناو ئەو تراژیدایەداین 24/4 کە بردومانی قەڵاتزیە دەکرێت بە فڕۆکە کە بە مەبەست و بە ئامانجێکی دیاریکراو کە یەکێک لە خاڵەکانی جینۆساید دەوێت کە بە پلان ئەم کارە جێبەجێ دەکرێت ئێمە ئێستا لەنا ئەوەدا چەند ڕۆژەکە دەگەین بەسەر ئەوەدا ئەمڕۆ وێنەیەکی قەڵاتزیێم بینی کە دار و دیوار بەسەرەکان ڕووخاوە یعنی زۆرتر من گرێدراوی ئەم جینۆسایدە زۆرتر من ڕۆچوومەتەنا ئەو جینۆسایدە وەکوەوەی کە تۆ لەسەر چاوە بنووسین بیخوێنیتەوە بۆیە وێنە زۆر گرنگە بۆ هێشتنەوەی بەرزڕاگرتنی یادەوەری و دروستکردنی کۆدەنجی و کۆیادەوەریەک لەسەر ئەم جینۆسایدانە. بەڵێ کاکەریمۆجان سەبارەت بەوەی کە باسی کرد کە ڤیددیۆ یان وێنە کە هەبوونە ئەوانە ڕۆڵێکی گەوریان هەیە و بۆیەش هەر ئەوان وایان کردووە جینۆسایدی هەڵەبجە زیاتر بەربڵاوتر بێت خۆمە جینۆسایدی ئێزیدیەکانمانەیە خۆ ئەوانش کۆمەڵی فۆتۆگراف و ڤیددیۆی زۆر تۆماری زۆر جێسەرنجیان بۆ تۆمارکراوە و هەیە ماوەتەوە ئێستا با بڵێن جینۆسایدی ئێزیدیەکان وا خەریکە لە ئەتوانم بڵێم لە جینۆسایدی هەڵەبجە خەریکە زیاتر بەربڵاوترە بێت چونکە گەشتە دنیا و بە زیندوی گەشت لە کاتێکا گەشت کە ئەم دەوڵەتە زلهێزانە هەمویان پێکەوە شەڕی دژی داعشیانە کرد و پێویستیان پێبوو ئەو دۆزە گەورەکەنەوە بەس کاتی هەڵەبجە ئەوان ئەو دەوڵەتە زلهێزانە زۆربیان لی بێدەنگ بوون تەنها بەس ئێران بوو کە باسی ئەنفال و باسی هەڵەبجەیە کردووە بەس ئێران بوو ئەمەوێت دووشت بڵێ بەڵێ کاک سەرکەوت ڕێک وایە ئەو کاتە وا بوو دنیا بۆ شێوە بەڵام ڕاستەکەی بەشش پەیوەندی بە هاتنەکایەوەی سوسیال میدیا و تەکنەلۆژیا بە ئاسانی بەدەست کەوت لەوەی جینۆسایدی ئێزیدیەکان بەردەوام وێنە و ڤیددیۆ هەیە چ بە خۆیان چ خەڵکی تر لە ڕاستیدا بەڵێ ئێزیدیەکان یەک دنیا بەڵگە هەیە کە بۆ ئەوەی کە فلمسازان بێن کاری لەسەر بکەن بەداخەوە لەو سەردەمی ئەنفال و لە هەڵەبجە و مانی تریش ینی کامێرە بە شێوەیە بەردەست نەبوو ئێستا هەموو کەسێک کامێرایەکی لە جیرفانە بۆیە کە سەدان بەڵگەی زیندوو وێنە ئەمە لە جینۆسایدی ئێزیدیەکان هەیە کە داعش ئەنجامیدا و وە سەرچاوی زۆر گرنگن کە فلمساز بە ئاسانی بتوانی ئیش بکاتن یەک زانیاریەک هەیە کە بیرم نەچێتەوە بڵم ئێستا کە ئێمە قسەی تێدا دەکەین تیمێکی فلمسازی لە هەڵەبجەن فیلمێک دروستەکەن لەسەر جینۆسایدی هەڵەبجە دەرێنەرەکەی کوردە خەڵکی باشوورە و کامێرەمانەکە یەکێکە لە کامێرەمانە هەرە دیارەکانی ئێران هومەن بێهمەنش کە لەگەڵ عباسی کیارۆستەمیشی کردووە لەگەڵ مەجیدی و کۆمەڵێک دەرهێنەری گەورەی ئێرانیش کردووە ئێستا لە هەڵەبجەن فیلمێک دروستەکەن لەسەر هەڵەبجە جا من ئەوەی ئێران کە باست کرد لە ڕاستیدا ئێران پاڵپشتێکی زۆری ئەو فیلمانە کردووە کە لەسەر هەڵەبجە دروست دەکەن هەڵبەتە بەو ئامانجە پاڵپشتی دەکات وەکو ئەوەی کە بە بینەر و بە دنیادا بڵێ سەیریکەن کە دار و دەستەی بەعس و سەدام حوسێن چەند ساڵم بوو بەرامبەر بە کوردەکان و لە کۆتاییشدا ئێمەش بەشێک فریاد ڕز بووین لەوەی کە یارمەتی کوردەکانماندا کە کۆ ئەویان کرد بەڵام ئەم تێڕوانینەی ئێران بۆ فلمسازی تێڕوانینەکە لە خزمەتی ئێمەدا یازارمان پێ ناگەێنی یعنی هیچ ینی ئەو چەند لەسەر ڕژێمی سەدام حوسێن تون بێت کە ئیش بکاتن پێی وایە کە سەدام حوسێن
تاوانبار بە بەڵێت خۆ هیچ گرفتێک نییە و ئێران ئەو ئەجندای هەیە کە یارمەتی کوردەکانی داوە بڵێ ئەمە شەیە هەربەتە هەر ئەوە نییە دیدگا و ئەجندای تریشی هەیە بەڵام لەناو هەندێک فلمدا کە ئەیبینی بۆ منە عاشقەکان بە پێوە دەمرن کە درێنەرەکەی فارسە بەڵام فیلمێکە لەسەر ڕاستە باسی ئەوە دەکاتن کە چۆن فارسەکانی شیان کردو لێ بەڵام تراژیداکەش بۆ ئێمە گواستراوەتەوە یا فیلمی دارگوێز مەسەڵەن قسەیەکی زۆری لەسەرکرا کە لەسەر جینۆسایدی سەردەشت کراوە بە فیلمەکە تۆ یەک دنیا شت دەبینی ئیجابی خاڵی زۆر ئیجابی دەبینی بۆ گرفت و بۆ کێشەی کوردی لەگەڵ ئەوە شام بەڵێ کۆمەڵک دیدگای خۆشی لەناو فیلمەکەدا جێ کردوێتەوە. بەڵێ کاک کەریمۆیجان کاک گۆران عوسمان ئەڵێ ڕزگاربووی ئەلفانەکان هەیە دەتوانێت بکرێتە نووسرا و چیرۆک و لەشدا بکرێتە سینارۆ و دۆکومنت بۆ کارەساتی ئەنفال. بەڵێ بەڵێ ئەی چۆن ئەی ئێستا باسی ئەوم کرد بەڵێ ئەی چۆن ئەمانە سەرچاوی زۆر گرنگن ینی ئێستا کۆمەڵێک مەسەرن شاید حاڵەکان کە لە چوارچێوەی کتێبدا نووسرا و کاریانە سەکراوە ئەی چۆن ئەی ئێمە چۆن کە دێن چیرۆکێک نووسین لەسەر ئەنفال ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەم کتێبانە بۆ سەرچاوانە بۆی ڕاستگۆ بین بۆی کە بتوانین ینی بنەمایەکی واقعی بدا بەدەستەوە و لە ئاستی ئەم جینۆساید و قوربانیش دابێت. بەڵێ کاک کەریمۆیجان من لای خۆمەوە هیچ پرسیارم نییە ئیتر ئەگەر خۆت بەڕێستان شتێکت هەیە باسن نەکردووە چەمچێکی گرنگ خۆشحاڵە بەمەگەر بیڵیت و تا برادرانی شەگە پرسیارە شتێکیان نەبوو بیخەمە سەر شاشەکە. قوربان من زۆر سوپاسی جەنابتانەکەم بەڕاستی من یعنی دەمەوێت لێرەوە شتێ بڵێم هەر کارێک بۆ پرۆسی فیلمسازی بۆ ڕەخساندنی گفتوگۆ و نووسین و توێژینەوە بکرێت زۆر گرنگمانە زۆر گرنگە زۆر پێویستمان بۆ هەیە کە ئەو سینەمایی کە بەڕێکەوتووە و لەناو ڕێگادایە پاڵپشتیکەین چکە لە بیرمان نەچێت سینەمای کوردی فیلمی کوردی فیلمێکە بێ پشتیوانە ینی پشتیوانێکی کولتوری بەهێزی نییە پشتیوانێکی سیاسی نییە پشتیوانێکی حکومی نییە پشتیوانێکی کۆمەڵایەتی بەهێزی نییە فیلمی کوردی ینی خاوەنی کۆمەڵک گرفتە و بۆیە ئێمە هەرچی کارێک بکرێت بۆ ئەم بوارە بەتابەتی ئەم ئیشەی فیلمسازان من زۆر بەرز دەنرخێنم ینی لە ماوەی چەند ساڵی کارکردنتاندا دەیان گفتوگۆ وەکو ئێمە هاتوونەتە پێشەوە کارتان کردووە کە جێگەی دەستخۆشیە و جێگەی دەستخۆشیە هەر کەسێک کە وتارێکی باشە نووسێ لەسەر بواری فیلمسازی تەعاان کەڵێم باش مەبەستمەوە نیە لایەنە ینی ڕخنەیش بێت چکە من پێم وایە ئەوەی کە ژیان پێشە خار ڕخنەیە بەڵام ڕخنەیەک بنەمایەکی لۆژیکی عاقلانی داتا و زانیاری باشی ئەوێ لە پشتەوە بێت. بەڵێ کاک کەریمۆیجان لە کۆتاییە من دەستخۆشی لە بەڕێستانەکەم لە لای منەوە هیچ نییە و دەستخۆشی لە ئازیزانەکەم کە گەرم و گوڕیەکیان بە تەوەرەکەماندا ئاگاوەکو ئاگاداریەک ئەمەیە دۆستان و ئازیزان ئاگادارکەمەوە یەکشەمی داهاتوو فیلمساز کاک حەسەن جوودی بە تەوەری شەڕی تایبەت لە سینەمایە وانەیەکمان پێشکەشەکات و بۆ هیوایی هەمومان لەگەڵ یابین و سوود لەوانەکەی وەرگری. فەرموو. منیش دێکشتم هەیە کاک سەرکەوت منیش کەوتم ساخەریکی ئەم پرۆسەی مەسەری جینۆساید و سینەما داوا دەکەم لە هەموو ئەو برا بەڕێزە دەرهێنەرانەی ئەم خوشکە خوشکانەی ئەوانەی کە لەسەر جینۆساید کاریان کردووە لە ڕاستیدا کە فیلمیان هەیە من دەستم پێ نەگەیشتووە ئاگام لێ نییە یعنی ئاگادارم بکەنەوە کە بۆ ئەوەی کە من بتوانم بە تەواوەتی کۆی ئەو فیلمانێک کە لەسەر جینۆسایدەکانی کوردستان دروست کراون بیخەمە ناو لیستە و فیلمەکە بەردەست بێ بۆی باشتر بتوانم ئیشیان لەسەر بکەم. من زۆر سوپاسی هەر دەرهێنەرێک دەکەم ئەگەر جۆی لە منە بە پیل بانگەواز و داواکاریەکەم بێ من سوپاسی یەکەم. بەڵێ با بزانین کاک گۆران دەستخۆشیمان لێکە زۆر سوپاس کاک گۆرانجان ئێمەش سوپاسی بەڕێستان نەکەین و دەستخۆشیش لە ئێوە لە هەموو ئازیزانەکەین کە گەشە و گەرم و گوڕی بەم لایڤانە ئەدەن ئازیزی ئێمن
کاکەری مۆجان جارێکی کاڵێ مەگەر شتێک تێ لە خزمەتین و لێرەوەترە کۆتایی بە بەرنامەکەمانەیەنی. زۆر سپاس بۆ هەموو ئەوانەی کە گوێیان گرت و دواتری گوێیەگرن و من سوپاسیانەکەم لە هەر داتایەک ئەگەر کەم کوڕی تێدا چاوپۆشیم لێ نەکە ئاگادارم کەنەوە چکە ئێمە دوجار ئیتر ساعتی قساکەین هەڵبەتە دەشێ ئیتر هەڵەش بکەین و جارێکی کە سوپاس بۆ هەموو لایەک و سوپاس بۆ ئەوانەی کە کات دەکوژن بۆی کە گوێ لێمە بگرن. زۆر زۆر سوپاس بۆ هەر هەموو لایەک دەستی